کەمنینەوە فەرماندانی پێشمەرگە کە بە خوێنی خۆیان بەرگریان لە کەرکووک کردو پیلانی نەگریستی تیرۆرستانیان بە درێژایی 4 ساڵ لە باشووری کەرکووک پوچەڵ کردەوە. لیوا شێرکۆ فاتح شوانی فەرماندەی بامەکی کەرکووک بوو. نەبەردەکانی خۆی و لیواکەی بە زیندوێتی لای کەرکووکیەکان ماونەتەوە. هەموو ڕۆژێک کاک شێرکۆ لە مقاومەتا بوو. کاک شێرکۆ بە درێژایی ئەو ماوەی لە هەموو جەپەکانە تەواجودی هەبوو و بەدەستی خۆی بە تفەنگەی خۆی لە سەنگەری پێشەوە بوو بۆیە بینین چەند جارێک بریندار بوو. لەو ئەو ڕۆژەی کە شەهیدیش بوو هەر ئەو ڕۆژەش کاک شێرکۆ دیارە داعش لە 11 قۆڵە هجومی سەرکەرکوشی کرد وێرشی سەرکەرکوشی کردبوو. بەڵام کاک شێرکۆ یەکێک بوو لەو پیاوانەی کە لە سەنگەرەکانی پێشەوە لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانە بۆ دیفاعکردن لە کەرکووک لەوەیە لە کاتی ئەوەی کە بەرەنگار بوونەوەی داعشەکانە لەوێ شەهید بوو. خەڵکی کەرکووک لە ساڵ یادی شەهیدبوونی لیوا شێرکۆ و هاوسەنگەرەکانی ئەمەژە بە ڕۆڵ و قارەمانیەتی شێرکۆ و هەڤاڵەکانی دەکەن. سەردەمی شەڕی داعش یەکێک لە سەردەم و وێزگە هەرەیە سەخت و ناخۆشەکانی ژیانی کەرکووچەکان بوو. لەم شارەکە ئێمە لە بەردەم هەڕەشێکی زۆر جدی بووینەوە. داعشەکان چەند کیلۆمەتر لە خواری و کەرکووک بوون، بەڵام گیانپاسی هێزی پێشمەرگەی کوردستان ئاوێتە لەگەڵ ئیرادەی خەڵکی کەرکووک بەتەشی دەمێن بێ هەمیشە ئەومان لەبیر بێ کە خەڵکی کەرکووک پۆل داهاتنە بارەگاکانی یەکێتی و داوای چەشیانە کرد بۆی پشتگیری لە هێزی پێشمەرگە و مقاومەی شارەکەی خۆیانکەن و لەولاشەوە لیوەکانی هێزی پێشمەرگە لە خواری کەرکووک تا دەگاتە حەمرین بەڕاستی ئەو سەنگەرە بەهێزە بوو، ئەو شورا بەهێزە بوو کە دڵنیاییدا خەڵکی ئەم منتیقەیە بە هەموو پێکاتەکانی وەکویەک کە پارێزگاریان لەکەن بەبێ ئەوەی جیاواسی لە نێوان نەتەوەکانکەن. بەرگریی قارەمانانەیان کرد لە پێناوی شاری کەرکووک کە کەرکووک لە سەرجەم پێکاتەکانی تێدایە و توانیان ڕێگە لە هێرشە درندانەکانی داعش بگرن و پۆلێک شەهیدیان بەخشی و هەر بۆ ڕۆژی دواترش شەهید حوسێن مەنسوورش چووە ئەو کاروانە سەربەرزەوە. لێرەدا ڕۆڵی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاراستنی شاری کەرکووک بەسەر جەم پێکاتەکانەوە بەرز دەنرخێنین. سەروەریەکانی شەی شێرکۆ بە درە و شاوی لە ئەرشیفی دەستگای میدیایی کورسا داماونەتەوە. لیوا شێرکۆ بەڵێنی دابوو کە تا 2 ساتی ژیانی کەرکووک و کەرکووکیەکان بپارێزێت. هەر هێزێکیش بێوێ ئەو پەلامارە بدا بە تەکید ئێمە کەرکووکیان لێ ئەکەینە گۆڕستان و ڕازی نابین ژیانی کۆمەڵانی خەڵکی کەرکووک لە کۆمەڵانی خەڵک لە شاری کەرکووک تێک بچێت و ئێمە هەمیشە شەو ڕۆژ ئەخینە سەرێک بۆ ئەوەی کە ئەمنیەت و ئارامی شاری کەرکووک بپارێزین وەک شاری کەرکووک بە دوور بخەین لەو نیازی گڵاوی تیرۆریستان کە بیانەوێ خەڵک بکوژن و خەڵک شەهید بکەن و ئەمنیەت و ئارامی شاری کەرکووک تێک بدەن. هێزەکانمان 100% لە ئامادەباشیین و ئامادەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێزێکی نامۆ بە شاری کەرکووک کە بێت ئەمنیەتی شاری کەرکووک تێک بدا و ڕوبەڕووی ئەبینەوە و دڵنیاشان ئەەکەینەوە کۆمەڵانی خەڵک دڵنیا ئەەکەینەوە کە ئێمە تیرۆر و تیرۆریستان بەشیان هەر ڕسوابوون و شکستە و ئەتوانین خەونە گڵاوەکانیان لە ناوبەرین و ئەمنیەتی شاری کەرکووک بپارێزین. لە بیرەوەری شەهید بوونی لیوا شێرکۆ فاتح شوانی فەرماندەی لیوای یەکی پێشمەرگە و پۆلێک شەهیدی قارەمان خەڵکی کەرکووک یادیە و شەیدانە بەرز ڕادەگرن و ڕای دەگەیەنن بە خوێنی لیوا شێرکۆ و هەڤاڵەکانی کەرکووک لە دێوەزمەی تیرۆر و تیرۆرستانی داعش پارێزراو بوو. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.